کۆمەڵێک هونەرمەند و شێوەکاری کوردستانی و عێراقین پێشەنگایەکی شێوەکاری کاری دەستی لە شاری سلێمانی کۆی کردوونەتەوە و تابلۆ و کارەدەستیەکانیان نمایش کردووە. ئێمە کۆلێکی سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان بەردەوامیمان هەبووە لە پرۆژەکانمان تایبەت بە سەرجەم ژانرە جیاوازە هونەرەکان وەکو شێوەکار و شان و سینەما و میوزیک، بەڵام ڕەنگە بڵێم ئەمە یەکەمی کارمان نەبێ، ئەمە چەند جاری تر لە ئاماژمان بووە کە هەمانگی دروستکەین، پەیوەندی دروستکەین لەگەڵ هونەرمەندانی پارێزگاکانی خۆمان و پارێزەکانی خواری وەکو بەغدا و دیالە و بەسرە و مووسڵ و ئەو پارێزگانەی دی. ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک شێوازی جیاوازی تر هاتە ناو پێشانگاکە ئێمە ناو کارەکانی وەکو بەرەستانە بینین کاری کولتوری تایە، کاری دەستی تایە، توان بڵم نوخبێک لە هونەرمەندانی تایە، هەم لە هونەرمەندانی کورد هەم لە هونەرمەندانی عەرەب. زیاتر لە 150 هونەرمەند لە عێراق و هەرێمی کوردستانەوە بەشداریان لە پێشەنگاکەدا کردووە. 3 ڕۆژ بە چالاکی جۆراوجۆر بەردەوام دەبێت. من أرض محافظة السليمانية عاصمة الثقافة والسلام. لە خاکی پارێزگای سلێمانیەوە پایتەختی ڕۆشنبیری و ئاشتی، ئەم شارە ڕەنگین و جوانە کە ئامێزی کردوتەوە بۆ هونەرمەندانی دەستەبژێری ڕۆشنبیری بۆ ئەم کەرنەڤاڵە گەورەیە. ئەمە کەرنەڤاڵی ساڵانەی ڕوانگەی ڕۆشنبیری ئەزمەرە، لە ڕاستیدا کۆمەڵێک دەستەبژێر لە هونەرمەندان و ڕۆشنبیران لە سەرجەم پارێزگاکانی عێراقەوە بەشداریان کردووە بۆ گەیاندنی پەیامی خۆشەویستی و ئاشتی بۆ ئەم شارە لە ڕێی تابلۆکانیان و کارە هونەریەکانیان و هۆنرا و هەڵبەستەکانیان. اللوحات ومن خلال الأعمال الفنية والقصائد الشعرية. هەر کەسە لێرە بسلوبی خۆی شێوازی خۆی کۆمەڵێکی ئیشی دەست و لەوحاتی عەرز کردووە. ڕاستیان خۆی تەزاوەرێکی زۆر جوانە. خۆزگە هەموو مانگێک کەرەتێ، هەموو دوومان کەرەتێ، سێمان کەرەتێ ئەم تەزاوەرەی بووایە. هەم جسرێکە بۆ لەبەنی ناساندنی یەکتری، هەم لە گۆڕینەوەی سەقافە و کەلتوری خۆمان، هەم ناسینی کەلتوری کورد بە هەموو دنیا. ئەوە شتێکی زۆر ئەساسیە. شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی شاری سەقافە و ڕۆشنبیریە، پایتەختی ڕۆشنبیریە. زەرەوری ئێمە ڕۆشنبیری خۆمان بە هەموو دنیا بناسێنین. ئەوانەی سەردانی پێشەنگاکەیان کردووە دڵخۆشی دەردەبڕن بەم پرۆژە هاوبەشە و ئومێدی ئەوە دەکەن بەردەوامی بەکاری لەم شێوەیە بدرێت. خۆشحاڵم کە ئەمڕۆ هاتوومە تەماشاکەرێکم پێشانگایە بەشدارم. خۆشحاڵم کە بینم شوێن وڵاتانی دراوسێ سەردانی ئێرا کرد و کلتور و کارە دەستەکانی ئێمە ئەبینن. ئەم پێشەنگایە لە چوارچێوەی دیداری ئەزمەری ڕۆشنبیری کراوەتەوە کە لەقی سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان ڕێکی خستووە. پەیامی هونەرمەندانیش لەم کارە هاوبەشەدا پەرەدانە بە ڕۆحیەتی پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردن لە ڕێگەی هونەرەوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.